ڕێدان بە بەرهەمی ناوخۆییەکەین یەکەم شتکە لەبەر چاوی بگرین باری تەندروستیەکەیە بێگومان شتێکە لە ناوخۆی وڵاتەکەی خۆتا بەرهەم بهێنرێ تەندروستتر و ساحیحترە لەوەی کە شتێک لە دەرەوەی وڵاتەکەی خۆتا بۆت بێیان لە دەرەوە هالوودە بکرێتە ناوەوە. هیوادارم حکوومەتی هەرێمی کوردستان بەوەی دابستەوە کە زیاتر کردی بەروبووم و کردی دەستێ بەرهێنان کە کردی پیشسازی ئەو شتانێک کە زیاتر داهاتی ناوخۆی دروست دەکاتن لە ڕوانگەی ئیش و کارەکانی ناوخۆی کوردستان پشتگیری بکاتن تاکو بتوانین ئێمە زیاتر بتوانین زراعەتی خۆمان بکەین. پێویستە حکوومەتی هەرێمی کوردستان بەتەنها پشت بە داهاتی نەوت نەبەستێ دەبێت پشت بە بەرهەمەکانی تر وەکو سامانی سروشتی و وەکو چەندین سامانی ئاژەل و چەندی شتی تر ببەستێتن بۆ ئەوەی هەرێمی کوردستان لەو قەیرانانە ڕزگار ببێت.